کۆمپانیایەکی تایبەت لە قەزای بەردەڕەش بۆ یارمەتیدانی کەسوکارە شەهیدەکان و کەمکردنەوەی ئێژ و ئازارەکانیان هەڵسە بە دابەشکردنی نەوتی سپی بەسەر خێزانە شەهیدەکانی پێشمەرگە کە لە شەڕی چەکدارانی داعش شەهید بوون. دەستخۆشی لەو کۆمپانە بەڕێزان دەکەن کە یارمەتی بنەماڵە شەهیدان دەکات. هەر کێشی پیرۆزەوە لەسەر شانی هەموو خدا پێداوانی کوردستان هاریکاری شەهیدان بکەن و ئیشەڵا جێگای دەستخۆشی و ئیشەڵا هەموو کۆمپانیێک بەردەوام دەبن چاورە کۆمپانیا دەکەنەوە. بەشێک لە کەسوکارەی شەهیدەکانیش دەڵێن سەربەرزین بە شەهیدبوونی ڕۆڵەکانمان بۆ پارستنی خاکی پیرۆزی کوردستان. ئێمە لە هەموو کەسەکانی دیکە پێویستمە بە یارمەتیدان هەیە و داوا لە حکوومەت و ڕێکخراوەکان دەکەن یارمەتی زیاترمان پێشکەش بکرێت. داوا لە حکوومەتی هەرێم دەکەین، داوا لە خێرخوازان دەکەین، ئاوڕێک لە مالە شەهیدەکان بدەنەوە، حەقمان نەسووتێت، خینمان بزر نەبیتن، لە پێناو خاک و نیشتیمانی خۆخینیان ڕێشتیە. بە سەربەرزی الحەمدولای شەهید وە زۆر پێ سەربەرزم. مەسعود حاجی بەرپرسی ئەم کۆمپانیە ڕادەگەیەنێت وەکو ئەرکێکی نیشتیمانی و وەفاداری بۆ خێزانە شەهیدەکانی هەڵسەین بە دابەشکردنی ئەم هاوکاریە و هاوکارەکانی ئێمەش بەوە کۆتایی نایەت بەردەوام دەبین لە هاوکاری خێزانە شەهیدەکان. ما نوکە حالیان ما دەست دابەشکردنا نەفتاسپی سەر خێزانێت شەهیدا گرن و ما سێ قەضا هەر سێ قەضا ئاکرێ و بەردەرە شێخان کە ئەم کۆمپانیای مارێف وان جیهادا کارکەین 24 وانینە گەل دەورە بەرە ناحیا ئینشاءڵڵا مەلبەرە هەر ساڵ ینی هەر ساڵ ئەو جۆرە هاریکاریەت بەردەوام بن. لە ئێستادا بەردەوام ڕێکخراوە حکوومیەکان و کۆمپانیە تایبەتیەکان دەستی یارمەتیدان درێژ دەکەن بۆ ماڵباتە شەهیدەکانی شەڕی تیرۆریستی داعش. ئەم کۆمپانیەش توانی نەوتی سپی بەسەر 250 خێزان دابەش بکات و وا بڕیارە یارمەتەکانی ئەم کۆمپانیەش بەردەوام بێت.